حاڵمەتەکەی بەغدا بەرپرسانی باڵای هەرێمیشی تووشی دڵەڕاوکێ کردووە و داوای ڕوونکردنەوەیان لە زەیدی کردووە. FBI لەسەر هێڵا هۆشداری بە هەرێم داوە بربەست بۆ هەڵمەتەکەی بەغدا بۆ گرتنی گەندەڵکاران دروست نەکات. لەگەڵ دەستپێکی هەڵمەتە گەورەکەی بەغدا پارتی هۆشداری دەدات و دەڵێت پرۆسەی سیاسی دەڕوخێنێت. دەستپێکردنی هەڵمەتەکەی حکوومەتی عێراق بۆ ڕاوەدونانی گەندەڵی گرتنی چەندین پەرلەمانتار و بەرپرسێکی دیکەی عێراق لە هەرێم و بە دیاریکراوی لە هەولێر و دۆگ بەرپرسانی باڵای هەرێمی تووشی دڵەڕاوکەی لە هەنگاوەکانی دواتری ئەم پرۆسەیە کردوتەوە. بە تایبەت کە پێش و دژە تیرۆری عێراق لە ناو هەرێم هەڵمەتیان دژی گەندەڵکاران نەکردووە کە داڵدە دراون. بەپێی زانیاریەکان دژە تیرۆر و حکوومەتی عێراق بە بەرپرسانی باڵای هەرێمیان وتووە ئەوان هەر کەسێک بە بەڵگەوە گەندەڵی لەسەر بێت دەیگرن و ڕاپێچی دادگای دەکەن بەبێ ئەوەی لە نەتەوە و مەزهەبی بپێچنەوە هەلایەنێکیش داڵدەیان بدات یاخود کێشە لە بەردەم پرۆسەکە دروست بکات دووچاری سزا دەبێتەوە بۆیە لە دوێنێ شەوەوە ئۆپراسیۆنەکان هەرێمی کوردستانیشی گرتوتەوە چاوەڕێ دەکرێت فراوانتریش بێت. بەپێی بە دوواداچوونی ستاندەر نووسینگەی پۆلیسی فیدراڵی ئەمریکا لەگەڵ دەستگای دژە تیرۆری ئەمریکا هاوبەشە لە پرۆسەی دەستگیرکردنی گەندەڵکاران کە ئەم بەیانیە دەستی پێکردووە و دەیان پەرلەمانتار و وەزیر و بەرپرسی حکومی هی ئێستا و پێش و دەستگیر کراون. هەر بەپێی زانیاریەکان بەشێک لە ئۆپراسیۆنەکان لە هەولێر هێزە تایبەتەکەیان بەبێ دەستوەردانی حکوومەتی هەرێمەنجامیان داوە دوو پەرلەمانتار دەستگیر کراون. لەگەڵ دەست بە سەرداگرتنی پارە و ئۆتۆمبیلێکی زۆری عەدنان جومەیلی شانەی هاوبەژی دژە تیرۆر و FBI پێشوەختە هۆشداری بە بەرپرسانی هەرێم لە شاردنەوەی گەندەڵکاران لە هەولێر دراوە یان دروستکردنی کێشە بۆ هەڵمەتەکە چاوەڕێ دەکرێت لە ماوەی داهاتوو ئۆپراسیۆنی دیکەی هاوشێوە بۆ گرتنی گەندەڵکاران لە شارەکانی هەرێم لە پاڵ عێراق ئەنجام بدرێت. دەستپێکردنی پرۆسە گەورەکەی عێراق بۆ ڕاگرتنی گەندەڵکاران شۆکێکی گەورەی دروست کردووە. پەرلەمانتارێکی پارتیش دەڵێت سەر بگرێت پرۆسەی سیاسی لە عێراق دەڕوخێت. شێروان دووبەردانی پەرلەمانتاری پارتی لەم بارەوە ڕایگەیان ئەوەی هەیە پێدەچێت تەنها لەم دۆسیە عەدنان جومەیلی 128 کەس ناویان هاتووە جگە لە چەندین ناوی تر وتیشی بەشێک لەوانەی ناویان هاتووە هاتوونەتە هەولێر بەڵام حکوومەتی هەرێم پابند بۆ و ڕادەستی کردوون. وتیشی پرۆسەکە بەو فراوانیە بەردەوام بێت ڕەنگە ڕوخانی پرۆسەی سیاسی لێ بکەوێتەوە چاوەڕێ دەکرێت دۆسیەکە بەرپرسانی کوردیش بگرێتەوە. حکوومەتی عێراق و دەستەی دەستپاکی عێراق دڵنیاییان داوا پرۆسەکە بەردەوام دەبێت.